مەزنترین مامۆستا ڕۆحانیەکانی جیهان هەر لە زمانی دێرینەوە تا سەردەمی نوێ ئەو تێڕانینیان هاوبەشی پێ کردووە کە قوڵترین ڕاستی بوونمان مڵکی تاکە ئاینێک یان نەریتێکی ڕۆحانی دیاریکراو نییە، بەڵکو لە ناو دڵی هەموو کەسێکدا دەدۆزرێتەوە. مەولانەی ڕۆمی شاعیر دەڵێت ئەو مانگە لەکوێیە کە نە هەڵدێت و نە ئاوا دەبێت، ئەو گیانە لەکوێیە کە نە لەگەڵمانە و نە دابڕاوی لێی، مەڵێ لێرەیە یاخود لەوێ، هەموو ئافرێنراوەکان ئەوە، بەڵام بۆ ئەو چاوانەی کە دەیبینن. لە چیرۆکی تاوەرەکەی بابلدا مرۆڤایەتی دابەش دەبێت بۆ بێشومار لە زمانەکان، باوەڕەکان، کلتور، حەز و مەیلەکان. بابل بە ماناڕوونەکەی واتە دەروازەی خودا، دەروازەی زەهن، سەرچاوی بیرکردنەوەمان و بنیادە سروشتەکەمانە. بۆ ئەوانی دەرکی سروشتی ڕاستی و گەوهەری خۆیان دەکەن لەو دیوناو و شێوەکانەوە، ئەوانە دەستیان کردو بکردنە ڕێی ئەو ڕازە مەزنەی کە ئاخۆچی هەیە لەو دیو دەروازەکەەوە. سەرگوزشتەیەکی دێرین هەیە کە دەڵێت چیرۆکی فیلەکە، کە زۆر جار بەکار دەهێنێت وەک نمونە کە چۆن ڕێبازە جۆرا و جۆرەکان ئاماژە بۆ یەک ڕاستی باڵا دەکەن. کۆمەڵێک خەڵکی نابینا دەست لە بەشە جیاوازەکانی فیلەکە دەدەن، هەر یەکەیان ئەوەندەی بۆ دەردەکەوێت کە فیلەکە چۆنە. ئەو کەسیان کە لای لاقی فیلەکە ڕاوەستاوە وا باسی فیلەکە دەکات کە وەک درەختێک بێت، ئەو کەسەشیان کە لای کلکی فیلەکەوە دەڵێت فیلەکە وەک گوریسێک وایە، ئەوەشیان کە لەبەردەم شفرەکەی ڕاوەستاوە دەڵێت فیلەکە وەک ڕمێک وایە. گەردانێکی تریشان دەست لە گوێیەکانی فیلەکە بدات لەوەیە بڵێت فیل وەک باوەشێن وایە. ئەو کەسەی کە دەستی بەرتە نیشتە پتەوەکەی دەکەوێت دەڵێت فیل وەک دیوارێک وایە. گرفتەکە ئەوەیە کە بەرکەوتنمان لەگەڵ هەر بەشێکی فیلەکە دەبێت باوەڕ بەوە دەکەین کە ئەزمونەکانمان تاکە ڕاستیە. ئێمە ڕێز و دانپێدانانمان بۆ هەر یەکە لە ئەزمونەکانی کەسانی تر نییە کە ئەزموونی جیاوازی هەمان ئاژەڵ دەکەن. فەلسەفەی هەمیشەیی تێگەیشتنە لەوەی کە هەموو ڕێبازە ئاینی و ڕۆحانیەکان لە ڕاستێکی گردوونی تاقانەدا هاوبەشن، کە توارێکی عیرفانی هەیە کە بناغەی هەموو زانین و بیر و باوەڕە ڕۆحانیەکانە و لەسەری گەشە دەکات.
سوامی وێڤەکەنەندا ئەم فەلسەفە نەمرەی لەوتەیەکدا پەخۆت کردوتەوە، دەڵێت ئامانجی هەموو ئاینەکان درککردنی خودایە لە ڕۆحدا، ئەوە تاکە ئاینی گردوونیە. لەم فیلمەدا کاتێک گوشەی خوددا بەکاردەهێنین تەنها وەک خوازەیەک بەکاردێت بۆ ئەو بوونە باڵایە، ئاماژەیە بۆ ئەو ڕازە مەزنەی کە لەو دیوسنوورداریەتی نەفس و زەهنمانەوەیە، بۆ ئەوەی خودی ڕاستەقینە یان خودی بنەڕەتی بناسین دەبێت سروشتی یەزدانیمان بناسین. هەموو گیانێک توانای بە دەرکەوتنی هەیە لە ئاستێکی بەرزی ئاگاییدا، بۆ ئەوەی لەو خەوە هەستێ و بزانێت شێوە ناسنامە مادیەکە نییە. نووسەر و ڕۆشنبین ئالدۆس هاکسلی کە بە پەرتووکی دنیای نوێی ئازا بەناوبانگە، هەروەها کتێبێکی تری نووسیوە بە ناونیشانی فەلسەفەی هەمیشەیی کە تێیدا نووسیوێتی دەربارەی یەکێک لە فێرکاری و ئامۆژگاریەکان کە لە مێژوودا چەندین جار دووبارە بووە کە شێوەی ئەو کولتوری گرتووە کە پێی زانراوە. لە کتێبەکەدا نووسیوێتی فەلسەفەی هەمیشەیی زۆر بەپوختی بە سانسکرێتی دەربڕاوە بە تات تڤەم ئەسێ، مانای تۆ ئەویت، ڕۆحیت، یاخودی بنەڕەتی نەمریە کە لەگەڵ برەهمن کە بنەمای ڕەهای هەموو بوونە. کۆتا ئامانجی هەموو مرۆڤێک ئەوەیە کە خۆی درکی کەتواری واقعەکە بکات و بزانێت کە ئەو بەڕاستی کێیە. هەر ڕێبازێک وەک ڕوویەکی پارچە خەشلێک وایە کە ڕنگدانەوەی ناوازەی گۆشەنیگای هەمان ڕاستین. لە هەمان کاتدا ڕووەکان ڕنگ و وێنەدانەوە دەدەن بە یەکتری و یەک ڕۆشن دەکەنەوە. هەر زمانێک یا چوارچێوەیەکی هزری بەکار بهێنیت، هەموو ئاینەکان کە ڕنگدانەوەی فێربوون وانە هەمیشەیەکانن هەندێک بیر و بۆچوونی تێدایە کە یەکبوونێک هەیە لەگەڵ شتێکی باڵاتر، شتێک لەسەر و وەیە لەو دیوی ئێمەوە. دەکرێت وانەکان فێربیت یان ئاوێتەیان بکەیت لە چەندین سەرچاوەوە بەبێ ئەوەی درکی خود بکەیت تیایاندا. وانە ڕۆحانیەکان بە شێوەیەکی سادە وەک ئاماژەی پەنجەکانن بۆ ڕاستیە باڵاکە. گەر ئێمە پابەندی دۆگماکانی خۆمانین تەنها لەبەر ئەوەی ئاسوودەین پێیان، ئەوە ئێمە گیر دەخۆین لە گەشەی ڕۆحیماندا. بۆ زانینی ڕاستی لەو دیواژە و بیرەکانەوە دەبێت دەستبەرداری هەموو پەیوەستبوونێک بین، دەبێ واز لە هەموو بیر و بۆچوونە ئاینەکان بهێنین. لە گۆشەنیگای ئیگۆوە کە ئاماژەکان ئاڕاستە کراون بەرەو سامادهی، ئاراستەی کەندەڵانێکی بێبنی شێواوە. پیر یوحەنای خاجوتی گەر کەسێک بیەوێت لەو ڕێگەی دڵنیا بێت کە دەیگرێتە بەر، دەبێت چاوی خۆی دابخات و بەناو تاریکەکەدا ڕێ بکات.
سامادی بە بازدانێک بۆ ناو نەزانراوەکە دەست پێ دەکات. لە ڕێبازە دێرینەکاندا دەوترێت کە بۆ ئەوەی بە سامادی ئاشنا بیت کەسەکە دەبێت لە سەرنجامدا ئاگاییەکەی لەسەر بابەتە زانراوەکان و هەموو دیاردە دەرەکیەکان لا ببات. هزر هەستە ڕاهاتوەکانی ئاراستەی ئاگایی خۆی بکات. بەرەو ڕووی سەرچاوەی ناوە، دڵ یا کرۆکی بوونمان بکات. لەم فیلمەدا کاتێک وشەی سامادی بەکاردەهێنین، ئاماژە بە سروشتی هەرە باڵا دەکەین. ئاماژەیە بە بەرزترین سامادهی کە ناونراوە نێروی کاڵپە سامادی. لە نێروی کاڵپە سامادیدا وەستاندن و لە نێوچوونی چالاکی خود هەیە لە هەموو هەوڵدان و کردارێک. ئێمە تەنها دەتوانین قسە لەبارەی ئەوە بکەین کە چیمان لێجیا دەبێتەوە کاتێک لێی نزیک دەبینەوە. چ شتێک دەردەکەوێت و کاتێک دەگەڕێینەوە لە سامادی. لەوێ نە گۆشەنیگا هەیە نە ناگۆشەنیگا، نەشت هەیە نە هیچ نییە، نە ئاگایی هەیە نە ئاگایی. ڕەها و بێپایان و ئاڵۆزە بۆ ئاوەزی مرۆڤ. کاتێک خود دەگەڕێتەوە بۆ چالاکی، بارێکی نەزانراو دەبێت وەک لە دایکبوونەوە وایە. هەموو شتێک تازە دەبێتەوە لامان، بۆ نوبەرامەیەکی یەزدانیمان پێ دەدرێت. ئەم بۆ نوبەرامەش درێژە دەکێشە کاتێک کەسەکە لەسەر ڕێگاکەیەوە گەشە دەکات. بێشومار جۆری سامادی باسکراوە لە ترادیشنی کۆندا. زمانیش سەر لە شێوانی زۆری دروست کردووە بە تێپەڕبوونی ساڵەکان. بۆ ئاماژەدان بەو یەکبوونە هەرە باڵایە، بەڵام خۆ دەکرا وشەیەکی تر بەکار بەهاتایە، وشەیەکی دی لە ڕێبازێکی تر و زۆر بە ئاسانی. سامادی وشەیەکی سانسکریتیە، زاراوەیەکی ناسراوە لای یۆگیە ڤێداییەکان و ڕێبازی سامکیای هەندیەکان لە ناو چەندین ڕێبازی ڕۆحانیدا هەیە. سامادی کۆتا بەشی یۆگای هەشت بەشیەکەی پاتانجالیە و هەشتەم بەشی ڕێگای هەشت بەشیە شکۆدارەکەی بودایە. بودا وشەی نیروانای بەکارهێناوە، واتە لە نێوچوونی ڤانا یان لە نێوچوونی چالاکی خود. پاتانجالی یۆگایان سامادی بۆ وەسف کرد. چیتە ڤریتی نیرودها. مانا سانسکریتیەکەی واتە نەمانی گێژەڵوەکە پێچاو پێچەکانی زەهن. ڕزگاربوونی ئاگاییە لە هەموو قاڵبوو چنراوی دەسەڵات یان زەهنمان. سامادی واتە نابەخشێت بە هیچ چەمکێک، چونکە بۆ تەرک پێکردنی پێویستی بەوە هەیە کە زەهنی بیرکەرەوە چەمکتارەکەمان واز لێ بهێنین. ئاینە جیاوازەکان چەندین وشەی جۆرا و جۆریان بەکارهێناوە بۆ پێناسەکردنی ئەو یەکبوونە خوداییە. لە ڕاستیدا خودی وشەی ئاین مانای هاوبەشی هەیە لەگەڵ وشەی ڕێلیگاری لاتینی، واتە دووبارە پێکەوە بندکردن یان پەیوەندی پێوەکردنەوە. هەمان مانای وشەی یۆگایە کە لە یۆگەوە هاتووە، بەواتە یەکگرتن دێت، یەکگرتنی دنیای لەگەڵ سەر و دنیایی. لە ئیسلامدا ڕەنگی داوەتەوە لە وشەیەکی دێرینی عەرەبیدا کە ئیسلامە، کە مانای ملکەجبوون و پاڕۆنەوە بۆ خوددا دێت. وشەکە بە مانای خۆ بەدەستەوەدان و خاکیبوونی تەواوەتیش دێت و خۆڕادەستکردنی ئەم بنیادە خودەیە.
عارفانی مەسیحی وەک قەدیس فرانسیس ئەسیسی، تێرسای ئەڤێلا، قەدیس یوحەنای خاچ، ئەوانە باسی یەکبوونیان کردووە لەگەڵ خودا. شانشینەکەی خودا لە ناوەیە. لە کتێبی پیرۆز ئنجیلی تۆماسدا حەزرەتی مەسیح دەڵێت شانشینەکە لێرە و لەوێ نییە، بەڵکو شانشینی خودا بڵاو بۆتەوە لەسەر زەوی و مرۆڤ نایبینێت. کتێبەکانی فەلسەفە یۆنانیەکان وەک پلاتۆ، پلاتۆنیۆس، پارمەندیس و هێراکلیس کاتێک بە هاوێنەی وانە هەمیشەیەکە دەیانڕوانی ئاماژیان بە هەمان ژیری دەکرد. پلۆتۆنیۆس بە خەڵکی دەوت کە گەورەترین کۆششی مرۆڤ ئەوەیە کە ڕوێنێنی ڕۆحی بکات بەرەو یەکبوونی تەواوەتی هەرە مەزن و یەکگرتن لەگەڵ ئەو زاتەی کە هەیە. پزیشکی لاکۆتا و پیاوی پیرۆز ئێلکی ڕەش دەڵێت یەکەم ئاشتی کە گرنگترینە ئەوەیە کە لە ناو خودی گیانی مرۆڤەکانەوە دێت، ئەویش کاتێک درک بە یەکبوون و پەیوەندیان بە هێزی گردوونیەوە دەکەن، و کاتێک درک دەکەن کە ڕۆحی مەزن لە ناوەڕاستی گردووندا جێگیرە و ئەم ناوەندەش لە هەموو جێیەکە لە ناو هەر یەکێکماندایە. لە ڕێگەی بە ئاگا هاتنەوەمان مەگەر بگەینە سامادهی، ئەگینە هەمیشە دوو جەمسەرەیی هەیە، دوو دەرگا بۆ چوونە ژوورەوە، دوو ڕەهاند، یەکیکان بەرەو ئاگایی خاوێن، ئەوی دی بەرەو جیهانی دیاردەکانە، تەوژمی بەرەو سەرەوە بۆ ڕەهایی، تەوژمی خوارەوەش بەرەو مایا و هەموو دەرکەوتەکانی، هەردوو بینراو و نەبینراو. پەیوەندی نێوان ڕەها و ڕێژەیی لە وتەیەکی نیشەرگەدا مەهاراژدا پخوت دەکرێتەوە کە دەڵێت ژیری ئەوەیە بزانیت کە هیچ نیم، ئەوین ئەوەیە کە من هەموو شتێکم و لە نێوان ئەم دوانەدا ژیانم لە جوڵەدایە. ئەوەی لەم یەکبوونەدا لەدایک دەبێت ئاگاییەکی نوێی پیرۆزە. شتێک لەدایک دەبێت لەم هاوسەرگیریە یان بوونبەیەکی جەمسەرەکان یان داڕمانی ناسنامە دوانەییەکان ڕوودەدات. هێشتا ئەوەشی لەدایک دەبێت شتێک نییە و هەرگیز لەدایک نەبووە. ئاگایی گوڵ و شکۆفە دەکات، شتێکی نوێ دەئافرێنێت کە دەتوانی پێی بڵێیت سیانەیی هەمیشەیی پیرۆز. خودا کە پێشی دەڵێن باوک یان هەرە باڵاو نەزانراو نەگۆڕدراو، یەک دەگرێت لەگەڵ مێینەی یەزدانی کە هەموو شتێکە و دەگۆڕدرێت. ئەم یەکبوونە گۆڕانێکی ڕیشەی کیمیایی دەهێنێت، جۆرێکە لە مەرگ و لەدایک بوونەوە. لە زانستە بێدایەکاندا یەکگرتنە خوداییەکە بە دوو هێزی بنەڕەتی پیشاندراوە کە شیوا و شاکتین. ناو ڕوخسارەکانی خوداوەندەکان بە درێژایی مێژوو دەگۆڕدرێن، بەڵام خەسڵەتە بنەڕەتەییەکانیان دەمێنێتەوە. ئەوەی لەم یەکگرتنەدا ڕوودەدات ئاگاییەکی یەزدانی نوێیە، ڕێگەیەکی نوێی بوونە لە دنیادا. دوو جەمسەری لێکجیابووی یەکشتن، وزەیەکی گردوونی بەبێ ناوەند، ئازاد لە سنوودارەکان، ئەوێنێکی خاوێنە. هیچ شتێک نییە بەدەست بهێنرێت یان لەدەست بدرێت لەبەر ئەوەی بە تەواوی بەتاڵە، بەڵام بە تەواوی دڵنیاییەوە پڕپەڕیشە.
لە ناو قوتابخانە پڕازەکانی میزۆپۆتامیا یان دابوونەریتی ڕۆحی ئاشووری و بابلی و میسری کۆنەکان یان کلتوری دێرینی نوبیان و کیمێتی ئەفریقا ویان ئاینی شامانی خەڵکە ڕەسەنەکەی دنیا، عیرفانی کۆنی یۆنانی، عیرفانی نادوانێتی، بودیست، تاویەکان، عیرفانی جوولەکە و زەردەشتی و جەین و ئیسلام ویان لە ناو عیرفانی مەسیحیەکان. ئەوە هەر کەس دەتوانێت ڕێڵەیەکی هاوبەش بدۆزێتەوە لە نێوانیان کە بەرزترین تێگەشتنی ڕۆحانیە کە ڕێگە بەلایەنگرانیان دەدەن پێی بە سامادهی بەرن. مانای ڕاستەقینەی سامادهی ئەوەیە کە دەرکی یەکسانی و یەکبوون بکەیت لە ناو هەموو شتەکاندا. ئەمە واتای یەکێتی هەموو لایەنەکانی خۆت بە یەکگرتن دەگات، بەڵام بە هەڵە تێمەگە لە تێگەشتنی ژیرانی درکی ڕاستی سامادهی. سامادهی ئۆقرەگرتن و خامۆشیە کە هەموو ئاستە بەرز و نزمەکانی ژیانت یەک دەگرێت. سەرچاوەیەکی هاوبەشی بەهۆی ئەم زانینە دەرینەی سامادهیەوەیە کە مرۆڤایەتی دەتوانێت تێبگات ئاینەکان هەیە و دەتوانێت جارێکی تر هاوتەری بێت لەگەڵ بازنە لولپێچەکەی ژیاندا، لەگەڵ گیانی بەزن، داممە یان تاو. لولپێچەکە پردێکە کە درێژ دەبێتەوە لە هەرە بچووکترینەوە بۆ هەرە گەورەترین. لە ترشی ناوەکەی DNA بۆ لۆتۆسی وزەیی ناوەکەیت کە بە نێو چاکرەکانتە دەڕواتە لولپێچە پلەیەکانی گەردوونەوە. هەر ئاستێکی ڕۆح لەو لولپێچەدا وەک لق و پۆپی هەمیشە گەشە سەندوو نمایش دەکرێت، وەک لقی زیندوو و گەڕۆک. سامادی ڕاستەقینە درکی بەتاڵێتیە لە هەموو ئاستەکانی خود، لە هەموو بەرگەکانی ڕۆح. لولپێچەکە یاریەکی ناکۆتایە لە دوانێتی و چرخی ژیان و مردن. بە تێپەڕبوونی کات پەیوەندیمان بە سەرچاوەکەوە لەبیر دەچێت. ئەو هاوێنەی کە پێی دەبینین زۆر بچووکە و خۆمان وەک بوونەوەرێکی سنووردار تەماشا دەکەین کە بە ئەسپایی بەسەر ڕووی زەوی گوزەر دەکەین، تەنها بۆ ئەوەی جارێکی تر گەشتەکەمان بەرەو سەرچاوەکە تەواو بکەین، بەرەو چەق کە لە هەموو شوێنەکە. چۆن سۆ دەڵێت کاتێک کە جیاوازی نێوان ئەم و ئەو نییە، ئەوە پێی دەوترێت خاڵی ئۆقرەگری لە تاو. لەو خاڵە وەستاوەی ناوەڕاستی لولپێچەکەدا مرۆڤ دەتوانێت ناکۆتایی لە شتەکاندا ببینێت. مانترایەکی دێرین هەیە، ئۆم مانی پادمێ ئۆم. مانایەکی شاعیرانەی هەیە، کەسەکە بە ئاگا هات یان دەرکی بەو خەشڵەی ناو لۆتۆسەکەی کرد، سروشتی ڕاستەقینەت لە ڕۆحدا بە ئاگا دێت، لە ناو دنیادا بە ئاگا دێت هەر وەک دنیا.
بە بەکارهێنانی بنەمای هەرمز کە دەڵێ ئەوەی لە سەرەوەی لە خوارەوەشەیە، ئەوەی لە خوارەوەیە وەک ئەوەی سەرەوە وایە. ئێمە دەتوانین لێکچوونەکە بەکار بهێنین بۆ تێگەشتن لە پەیوەندی نێوان زەهن و ئۆقرەگرتن و نەجوڵاوی لە نێوان ڕێژەی و ڕەهاییدا. ڕێگەیەک بۆ تێگەشتن لە سروشی دوور لە وێنا و خەیاڵی ساماتی ئەوەیە بیچوێنین بە کونەڕەشەکانی گەردوون. کونەڕەشەکان واباوە پێناسە بکرێت بە هەرێمێکی بۆشایی کە پانتاییەکە هێزی ڕاکێشانی ئێجگار گەورەی هەیە کە ڕووناکی و مادەی لێ دەرباز نابێت. تیۆری نوێوا دادەنێت هەموو مادە و بابەتەکان لە بچووکترین بەشەوە بۆ گەورەترین بەش وەک کاکێشانەکان کونی ڕەشیان هەیە یاخود تاکانەییان لە ناوەنددا هەیە. لەم بەراورد و لێکچواندنەدا دەمانەوێت پێناسەیەکی نوێ بۆ کونەڕەشەکان بکەین و ناوەندێکە لە هەموو جێیەک. لە ڕێبازی زێندا چەندین هۆنرا و کوان هەیە کە دەمان ناسێنێت بە دەروازەی بێدەروازەوە. مرۆڤ دەبێت بە دەروازەی بێدەروازەدا تێپەڕ بێت بۆ ئەوی بگات بە سامادهی. چوارچێوەی کونەڕەشەکان سنوورێکن لە پشتەوەی شوێن و کات کە تێیدا ڕووداوەکان ناتوان کاریگەری بخەنە سەر چاودێری کەرە دەرەکیەکە. ئەمەش مانای وایە هەرچێک ڕوودەدات لەو دی و چوارچێوەی کونەڕەشەکان نەناسراوە پێمان. دەتوانی بڵێیت کە سنووری کونەڕەشەکان بچوێنین لەگەڵ دەروازەی بێدەروازەدا. نێوەندێکە لە نێوان خود و ناخوددا. هیچ منێک نییە بتوانێت دەرچێت لە سنووری کونەڕەشەکە. لە ناوەڕاستی کونەڕەشەکە یەک ڕەهەندی تاخانە هەیە کە هەڵگری ملیاران خۆرە لە ناو بۆشاییە بچووکەکەی سەر و خەیاڵدا. بێ سنوور بارستایی هەیە، بەڕاستی گەردوونێکیشە کە بێ ئەندازە بچووکتر لە دەنکەلمێک. ئەم تاکانەیە شتێکە هەرگیز ناپێورێت و لەو دی و کات و شوێنەوەیە. بەپێی فیزیا جوڵە شتێکی مەحاڵە تێیدا، بوونی شتەکانیش مەحاڵە تێیدا. هەرچێک بێت بە دیت و تێڕوانین لێ تێناگەین. لەگەڵ ئەوەشدا ناتوانین وەک تەنها نەجوڵا و جێگیر تەماشای بکەین لە سەرووی خامۆشی و بزاوتنەوەیە. کاتێک دەرکی ناوەندەکەت کرد کە لە هەموو شوێنێک و لە هیچ شوێنێکە دوانایی ورد و خاش دەبێت. شێو و بەتاڵایی کات و ناکاتیش بزر دەبێت. دەتوانی ناوی بنیت بە جێگیریەکی هەمیشە گۆڕاو یان پڕ لە بەتاڵی لە ناو چەقی ڕەهای تاریکیدا. مامۆستای گەورەی تاویزم لاوتزۆ دەڵێت تاریکی لە نێو تاریکیدا دەروازەیەکە بۆ هەموو تێگەیشتنەکان. نووسەر و بەراوردکاری ئەفسانەکان جۆزێف کامپێل دەری خستووە کە هێمایەکی زۆر ڕوون هەیە کە بەشێکە لە فەلسەفە هەمیشەییەکە. ئەو پێدەڵێ ئاکسیس ماندی، ناوەندە خاڵ یا بەرزترین چیا، جەمسەرێکە کە هەموو شتێکی بە دەورەدا دەخولێتەوە، خاڵێکە کە جوڵە و جێگیری بەیەکەون. لەم ناوەندەوە بە درەختی پڕتوانای شکۆفە بوو ئاشنا دەبین، درەختی بودهی کە هەموو جیهانەکان پێکەوە دەبەستێتەوە. هەروەک چۆن کونەڕەشەکان خۆرەکان هەڵدەمژن، ئاواش تۆ کاتێک لە ڕاستەقینە مەزنەکە دەچیتە پێش ژیانت دەست دەکات بە سوڕانەوە بە دەوریدا، ئیدی تۆ نامێنیت ون دەبیت. کاتێک دەڕۆیت بەرەو خودی ناوەکیت زۆر تۆخێنەر دەبێت بۆ پێکاتی ئیگۆت.
پاسەوانەکانی دەروازەکە لەوێن بۆ پشکنینی ئەوانەی لەگەشتن. مرۆڤ دەبێت ڕوبەڕووی گەورەترین ترسەکانی خۆی بێتەوە. لە هەمان کاتدا ڕازی بیت بە تواناخۆڕسکەکانی بۆ ئەوەی ترسە ناوەکیەکان و جوانیە شاراوەکانی ناو خودت ڕۆشن بکەیتەوە. ئەگەر زەهنت کاریگەر نەبێت بە شتەکان، ئەگەر خودت کاردانەوەی نەبێت، ئەوە هەموو دیار دەکان کە لەلایەن نائاگاوە سەر هەڵدەدات دیار نامێنێت. ئیمان ئەو خاڵەیە کە لە گەشتی ڕۆحیدا بوونی زۆر پێویستە. مەبەستمان چییە لە ئیمان؟ ئیمان وەک باوەڕ نییە. باوەڕ قەناعەت هێنانە بە شتێک لەسەر ئاستی زەهن بۆ ئەوەی ئاسوودەیی و دڵنیایی بهێنێت. باوەڕ ڕێگەی زەهنە بۆ ناونان و ساڵبوون بەسەر ئەزمونەکاندا. ئیمان بە پێچەوانەوەیە. ئیمان مانەوەی تەواوە لە نەزانراویدا. ڕازیبوونە بە هەر شتێک کە سەر هەڵدەدات لە ناو نائاگاییدا. ئیمان خۆ بەدەستەوەدانە بە هێزی ڕاکێشان و تەوژمی تاکێتیەوە بۆ ئەوەی خود هەڵبوەشێتەوە بتوێتەوە تاوەکو لە دەروازەی بێدەروازەدا تێپەڕ ببین. پەرەسەندن و بنیادی کاکێشانێک زۆر پەیوەندی هەیە بە ئاستی کونەڕەشەکەوە. هەروەک چۆن پەرەسەندنت بەسراوەتەوە بەبوونی خودی ناوەکیتەوە، تاک و تەنهایی سروشتی ڕاستەقینەی خۆتە. ناتوانین کونەڕەشەکان ببینین، بەڵام دەزانین شتەکان بە دەوریدا دەبزوێن. بۆی کە چۆن کارلێک دەکات لەگەڵ کەتوارە مادیەکاندا. بە هەمان وێنە ناتوانین سروشتی ڕاستەقینەی خۆمان ببینین. ئەم خودە جەوهەریە شتێک نییە، بەڵام دەتوانین چاودێر بین لە کردەی ڕووناکبوونەوە. هەروەک مامۆستای زێن سوزوکی دەڵێت، دەتوانم بە توندی بێداگەر بووم و بڵێم هیچ کەسێک ڕووناکبووە نییە، تەنها چالاکی ڕووناکبوونەوە هەیە. ناتوانین ببینین، هەروەک چاو ناتوانێت سەیری خۆی بکات. ناتوانین سەیری بکەین چونکە ئەوە بەهۆی ئەوەیە کە بینین ڕوودەدات. وەک کونەڕەشەکە سامادی نەشتە و نە هیچ نییە، وەشتیش نییە، بەڵکو تێگڕوخانی دوانەی شت و ناشتە. هیچ دەرگایەک نییە پێی بچیتە ناو ڕاستیە مەزنەکەوە، بەڵام ناکۆتا ڕێچکە هەیە. ڕێچکەکان و دارماکان وەکو لولپێچە ناکۆتاکان وان کە سەرەتا و کۆتاییان نییە. هیچ کەسێک لەو دەروازەی بێ دەروازەدا تێپەڕ نابێت. هیچ زەهنێک نەیتوانیەوە وێنای بکات و هەرگیزیش وێنا ناکرێت. هیچ کەسێک لە دەروازەی بێ دەروازەدا تێپەڕ نابێت، کەواتە مەبە بە هیچ کەسێک. سامادهی ڕێگەی بێڕێگەیە، کلیلێکی ئاڵتو نییە، کۆتایی هێنانە بە پێناسەی کە ئێمە ئەم بنیاتە خودەین کە دنیای ناو و دەرەوەمان لێک جیا دەکاتەوە. چەندین شێوازی پەرەسەندوو هەیە کە باسی توێژاڵەکانی بنیاتی خود دەکات. ئێمە نمونەیەکی زۆر کۆن دێهێنینەوە. لە ئوپانیشادەکاندا ئەو بەرگانەی دەوری ئاتمان یان ڕۆحیان داوە، کۆشاکان. هەر کۆشایەک وەک ئاوێنەیەک وایە، توێژاڵێک لە پێکهاتەی خود، ڕووپۆش یا ئاستی وەهمە.
کەوامان لێ دەکات سروشتی ڕاستەقینەمان فەرامۆش بکەین ئەگەر هات و خۆمان ناساند بەو بەرگانەوە. زۆر کەس وێنەدانەوەکە دەبینێ و وا دەزانێ ئەوە خۆیەتی. ئاوێنەیەکیان وێنەدانەوەی توێژاڵی ئاژەڵیە، جەستە مادیەکەیە. ئاوێنەیەکی تریان زەهنتە، هزرەکانتە، غەریزەکانت و تێڕوانینەکانتە. دانەیەکی تریان وزەی ناوەتە یان پرانایە کە دەتوانیت لێی بڕوانیت کاتێک ڕوو لە ناوە دەکەیت. ئاوێنەیەکی تریان ئاستی وێنەدانەوەی خەیاڵکردنە کە زەهنی باڵا یاخود توێژاڵی ژێری پێ دەڵێن. و هەروەها توێژاڵی هەرە باڵا یان نادوانێتی هەیە کە ئەزمون دەکرێت کاتێک کەسێک لە سامادهی نزیک دەبێتەوە. بە شێوەیەکی شارەوە بێشومار ئاوێنەکان یان لایەنەکانی خود هەیە کە بتوانێت بیبینیت و لێکیان جیا بکاتەوە و هەروەها بەردەوامیش لە گۆڕاندان. بۆ زۆرینی خەڵکی هێشتا پێویستە چینەکانی پرانیک زەهنی باڵا و ڕەحمەتی نادوێنێتی بدۆزنەوە و ئاشنا بن پێی. ئەوان تەنانەت نازان ئاخۆ ئەم چینانە بوونیان هەیە. ئەم توێژاڵانە زانیاری دەدەن لەبارەی ژیانتەوە، بەڵام تۆ نایان بینیت. ئەم ئاوێنە شاراوانە لە ڕاستیدا زانیاری دەبەخشن لەبارەی ژیانمانەوە زیاتر لەو چینانی کە دەبینرێن. ئەم چینانە نەبینراون لەبەر ئەوەی زۆرینەی خەڵک ڕۆشن نەبوونەتەوە بە ئاگایی. وەک خشتڵەکەی ئیندرا، ئاوێنەکان ڕەنگی یەکتری دەدەنەوە، ڕەنگدانە و وێنەدانەوەکانیش ناکۆتا و بەردەوام دەبن. گۆڕان لە ئاستێک لە هەمان کاتدا کار دەکاتە سەر هەموو ئاستەکانی تریش. هەندێک لەم ئاوێنانە لەوانەیە لە سێبەردا بمێننەوە، هەتا بەختێکی باشمان دەبێت تا ڕێشاندانێکی گونجاو دێتە یارمەتیمان و ڕووناکی دەکەوێتە سەریان. ڕاستیەکە ئەوەیە نازانی کە چی نازانین. ئێستا وا خەیاڵ بکە هەموو ئاوێنەکان ورد و خاش دەکەیت. هیچ شتێک نامێنێت خۆت پیشان بدات. تۆ ئەو کاتە لەکوێیت؟ کاتێک زەهن جێگیر بوو، ئاوێنەکان چیتر وێنە نادەنەوە، چیتر بکەر و بەرکار نامێنێت. بەڵام هەڵەکە ئەوەیە کە بارودۆخە هەمیشەیەکە بچوێنین بە هیچێتی یا بێهۆشی. خودە جەوهەریەکە نە شتێکە و نە هیچ شتە. سەرچاوەکە شتێک نییە، بەتاڵاییە یان خودی ئۆقرەگرە. بەتاڵاییەکە کە سەرچاوی هەموو شتەکانە. شێوە وەک بەتاڵایی دەرکی دەکات، بەتاڵاییش وەک شێوە دەرکی پێ دەکرێت. ئەم سەرچاوەیە بزدانێکی گەورەی ئافرێنراوەکانە، هەڵگرە بە هەموو ئەگەرەکان. سامادی بە خەبەربوونەوەی ئاگایی باڵایە. ڕێک هەروەک ئەوەی خەوێک دەبینی، لە کاتی هەستان لە خەوەکە بۆ دەردەکەوێت، هەموو شتێک لەو خەوەدا تەنها لە زەهن تا بووە. لە دەرککردن بە سامادیدا ئەوەت بۆ دەردەکەوێت کە هەموو ئەو شتانی لەم دنیادا ڕوودەدات لەسەر ئاستێکی وزە و ئاگاییە. هەمووی ئاوێنەیە لە ناو ئاوێنەدا، خەونن لە ناو خەونەکاندا. ئەو تۆیی کەوا دەزانیت تۆیە، هەمان خەون و خەوبینەرەکەشە. هەرچێک لەم فیلمەدا باسی دەکەین بە تونتی مەیگرە، بە زەهنت تەماشای مەکە. ڕۆح خەو دەبینێت،
خەونی ئەوەی کە تۆیت. خەوەکە هەموو شتێکەوە لە گۆڕاندایە، بەڵام ڕێی تێدەچێت دەرکی نەگۆڕیش بکەین. ترک و پێزانینەکە ناتوانێت لێی تێبگەین بە زەهنە تاکانە سنووردارەکەمانەوە. کاتێک لە نێروی کەڵپاسەماتی دەکەڕینەوە، ئاوێنەکان جارێکی تر دەست دەکەنەوە بە وێنەدانەوە. ئەوە درک دەکرێت کە ئەو دنیای کەوا دەزانی تێیدا دەژین لە ڕاستیدا هەر خۆتیت، نەک ئەو تۆیە سنوورداری کە وێنەدانەوێکی کاتیە. بەڵام تۆ کە بە ئاگا دەبیت بە سروشتی ڕاستەقینەی خۆت کە سەرچاوەی هەموو ئەوەیە کە هەیە. ئەمە گزینگی ژیریە باڵاترەکەیە، کۆرپەیەکە، پراجنە یان ئیرفان کە لە سەمادی هەو لەدایک دەبێت. بەپێی پەرتووکی یەعقوب، حوکمە یا ژیری لە هیچەوە دێت. ئەم خاڵی ژیریەش ناکۆتا بچووکە، بەڵام هێشتا هەموو بوون دەگرێتە خۆی. بەڵام ئەمە بابەتی تێگەیشتن نییە. هەتاوەکو شێو و فۆرمی پێنەدرێت لە ناو ئاوێنەکان پێی دەوترێت بینا، پزدانێکی نەخشێنراوە لەلایەن ژیریە باڵاکەوە. ئەو ژیریە شێوە دەدات بە ڕۆحە کۆرپەلەی یەخوداییەکە. بوونی ڕاستی ئاوێنەکان و زەهنەکان کێشە نییە. بە پێچەوانەوە کێشەکە لادانە لە ڕێی ڕاست و تێڕوانینی هەڵەی مرۆڤە کە خۆمانی پێناسە دەکەین. ئەم وەهەمە کە ئێمە خودێکی سنووردارین مایایە. زانیاریە یۆگیەکان دەڵێن بۆ دەرککردن بە سامادی کەسەکە دەبێت چاودێری بابەتە تێڕامان لەسەر کراوەکە بکات. هەتاوەکو دیار نامێنیت و دەبێت بە تۆ یان تۆ دەبیت بە ئەو. هەرچەندە زمان لە دابوونەریتە جۆرا و جۆرەکاندا لە یەک ناچن، بەڵام لە ڕەگ و ڕیشەوە هەمیان دەستنیشانی لە ناوچوونی پێناسەی خود یا چالاکی خود سەنتەری دەکەن. بوودا هەمیشە بە زاراوە نەرێنیەکان وانەی دەوتەوە. ئەو وا خەڵکی فێر دەکرد کە ڕاستەخۆی لە بنیاتی خود بگۆڵنەوە کە چۆن کار دەکات. ئەو نەیوتوە سامەدەهی چۆن کار دەکات، جگەلەوەی کە کۆتایی ئازاد جەشنەکانە. لە ئادڤایتە بێدانتا زاراوەی نێتی هەیە کە بە مانای نە ئەمە و نە ئەوە دێت. خەڵکانی سەر ڕێگای خودناسی لێکۆڵینەوە و پرسیار لە سروشتی ڕاست یا سروشتی برەهمەن دەکەن، سەرەتا بە دۆزینەوەی کە ئەوان چی نین. بە هەمان شێوە لە مەسیحەتدا قەشە تێرێزا ئەڤێلا باسی ڕێگەیەکی کردو بۆ نوێشکردن لەسەر بنەمایە نەرێنیەکان یاخود لاهوتی نێگەتیڤ، نوێژێکی بێدەنگ خۆ بەدەوە سەودان و یەکبوونە کە تاگە ڕێگەیە بەرەو ڕەهایی. لە ماوەی ئەم ڕەوتی کارەوە هەر شتێکە هەتا هاتاوی نەگۆڕ نەبێت دادەماڵرێت. لەوانەش وەک زیهن، خودی ئیگۆ، هەموو دیاردەکان، هەروەها چینە شاراوەکانی خود نە ئاگایی دەبێت ڕوون بێت بۆ ئەوەی وێنەی سەرچاوەکە بداتەوە. ئەگەر هەندێک زانیاری قوڵت هەبێت یان زانیاریەکە لە نەئاگاییدا کار بکات لە خود، ئەوە ژیانمان بە داخراوی دەمێنێتەوە و دەکەوێتە ناو گۆڵمەزێکی نەخشکراوی شاراوە کە خودە نەدۆزراوەکە پێک دەهێنێت.
کاتێک هەموو چینەکانی خود ئاشکرا دەبێت، ئیتر کەسەکە ئازاد دەبێت لە خود، ئازاد دەبێت لە هەموو چەمکەکان. خاڵی وەرچەرخاندنی پەرستەندنت ئەو کاتەیە کە بۆت دەردەکەوێت کە نازانیت تۆکەیت، کێ ئەزموونی هەناسەدان دەکات، کێ ئەزموونی تامەکان دەکات، کێ ئەزموونی سرودەکان، بۆینە ئاینیەکان، سەما و شاخەوانی دەکات. بینەری بینەرەکە کێیە؟ چاودێری چاودێریکەرەکە کێیە؟ لە سەرەتادا کاتێک چاودێریکەرەکە دەکەیت تەنها خودی ناڕاست دەبینیت، بەڵام ئەگەر بەردەوام سوور بیت لەسەری، ڕێگەیەکت بۆ دەکرێتەوە. ڕاستەوخۆ بچۆ بنچوو بناوانی و بزانە کەیەوە چییە ئەزموون دەکات. بە چاوی کراوی و نەتروکاندنت بە ورد و تیژی پیا ڕۆبچۆ پڕ بە هەموو هێزی بوونتەوە. هیچ خودێک نییە کە بێدار بێتەوە، هیچ تۆیەک نیت کە بێدار بیتەوە. ئەوەی کە تۆ بێدار دەبیتەوە لێی وەهمی خوددا جوداییە خوازەکەیە. بێداربوونەوە لەو من و تۆیە سنووردارە، قسەکردن لەبارەوە بێمانایە. دەبێت وەستانی ڕاستەقینەی درکی خود ڕوو بدات تا ڕاستەوخۆ بزانین بە ئاگابوونەوەکە چییە. هەرکە دەرک کرا ئیتر هیچ پێویست ناکات لەبارەی بوترێت. هەر شتێک وترا لەبارەوە ئەوە دەگەڕێتەوە بۆ زەهن. من زیاد لە پێویست قسەم لەبارەوە کرد. بە شێوەیەکی ئاسایی سێ ئاستی ئاگاییمان هەیە: بێداری، خەوبینین، خەوی قوڵ. سامادهی هەندێک جار شتێک کە دەچێتە حاڵەتی چوارەم، زەمینەی لەباری ئاگاییە. ئاگاییەکی یەکەمیە کە دەکرێت بەردەوام لە ئارادا بێت و هاوتەری بێت لەگەڵ دۆخەکانی تری ئاگایی. لە بێدانتا پێی دەوترێت تۆریە. زاراوەی تر بۆ توریا ئاگایی مەسیحیە، ئاگایی کریشنا، سروشتی بوودا یان سەهاجە سامادهی. لە سەهاجە سامادهی خودەناوەکیەکە دەمێنێتەوە لە ئێستادا، هاوکات لەگەڵ تەواوی هەموو فرمانەکانی مرۆڤ. ئەو قرەگریەکە کە لە نێوان دەلولپێکی دیاردە گۆڕاوەکاندا بە نەجوڵاوی دەمێنێتەوە. هزرەکان، هەستەکان، سۆز و وزە بە دەوری شێوەکەیدا دەسوڕێنەوە. بەڵام ڕێژەی ئۆقرەگری یان منێتی لە چالاکیەکانی دەرۆدا دەمێنەوە، ڕێک هەروەک لە مێدیتەیشندا ڕوودەدات. ڕێی تێدەچێت خودەناوەکیەکە ئامادەیی هەبێت تەنانەت لە ناو خەوی قۆڵیشدا کە هۆشیاری منێتی لە هاتن و ڕۆشتندا نابێت، تەنانەت ئەگەر دۆخی ئاگاییان بگۆڕدرێت. ئەوە خەوی یۆگیانەیە. لە سرودی سرودەکان یان سرودەکانی سولەیمان کە بایبڵی عیبری پەیمانی کۆندا هەیە، تێیدا دەڵێت من دەخەوم بەڵام دڵم بێدارە، کە ئەمە پەیبردنە بە ئاگاییە ناکەسیە هەتا هەتاییەکە کە ڕەنگیشی داوەتەوە لە وتەکانی حەزرەتی مەسیح کە دەڵێت پێش ئەوەی ئیبراهیم بێت
من هەبووم. یەک ئاگاییە کە ڕووناکی دەخاتە سەر بێشمار ڕوخسارەکان و فۆرمەکان. سەرەتا وەک بڵێسەیەکی ناسک لە دوو جەمسەرەکەی ناوتۆدا لەدایک دەبن. ئاگاییە نێرینەکە لەگەڵ وزەمێینە واڵاو خۆ بەدەستەوە دەرەکە. ورد و ناسکە و بە ئاسانی لەدەست دەدرێت. مرۆڤ دەبێت زۆر وریای بێت و بیپارێزێت. بە زیندوی بێهێڵێتەوە تا پێدەگات. سامادهی حاڵەتێکی بێکاتی ئەزەلی ئاگاییە لە هەمان کاتدا. خۆناغێکی گەشە سەندنی ڕەوتەکەیە. شتێکی ئۆرگانیکە و پێی کات گەشە دەکات. تا زیاتر کات بەسەر ببیت لە سامادهیدا و لە ئێستادا بیت. لە بێکاتیدا بیت. زیاتر و زۆرتر ئاراسێ دڵ دەبیت. واتە گیان یا ئاتمەن. و کەمتر بایەخ بە بنیاتە مەرجدارەکە دەدەیت. ئەمەیە کە مرۆڤ چۆن ئازاد دەبێت لە زەهنە نزمەکەی، ئازاد لە بیرکردنەوە نەخۆشەکەی. پەیوەندیە تۆڕەکانی ناوە دەگۆڕێت. وزە چیتر نائاگایە ناڕژێتە ناو پێکهاتە نەبینراوە کۆنەکەوە. بە مانایەکی تر کەسەکە چیتر خۆی پێناسا ناکات بە بنیاتی خودەوە، بە جیهانی دەرەوەی شێوەکان. بۆ دەرککردن بە سامادی پێویست دەکات هەوڵی مەزن بدرێت، کەوا ببێتە خۆرا دەستکردنی تەواوەتی بە خودی خۆت. خۆ تەسلیمکردنەکە ئەوەندە گشتگیر بێت کە تەواوی کۆشی کەسەکە لە خۆ بگرێت بە هەموو وزەیەوە. ئەوە هاوسەنگی کۆشش و خۆ تەسلیمکردنە. ئین و یانگ جۆرێکە لە هەوڵدانی بێ هەوڵ. یۆگی و عارفی هێندی پارامەهەمسە ڕامەکریشنا دەڵێت هەوڵی ڕووناکبوونەوەمەدا هەتاوەکو هەوڵەکەت وەک هەوڵی ئەو پیاوەی کە قژی گردەگرێت و بە دوای گۆمە ئاوێکدا دەگەرت بیکوژێنێتەوە. بە هەموو بوونتەوە کۆشی بۆ بکە. لەو کاتی کەسەکە دەوێت ئیگۆی باڵا بکات، پێویستی بە ئازایەتی و وریایی و خۆراگری دەبێت تاوەکو کۆرپەلەکە بە زیندوی بمێنێتەوە. بۆ ئەوەی جارێکی تر نەکەویتە ناو چنراوە دنیاییەکانەوە. ویست و ئامادە باشی دەوێت تا لە بەرامبەر تەوژمەکە بوەستیتەوە. لە دژی تۆڕە چنراوە بێبەزەیە تێکشکێنەرەکە، چرخە دەستاڕێکی سامسارە، هەر هەناسەیەک، هەر هزر و بیرێک، هەر کار و کردەوەیەک دەبێت لە پێناو ناسینی سەرچاوەکەدا بێت. سامادهی بە هەوڵدان بەدەست نایەت، هەروەها شتێکی ئاسانیش نییە. دەبێت دەست بەرداری هەوڵدانیش بیت. ئەوە دوانێتیە تەنها لە زەهنیشدا هەیە. بەدیهاتنی ڕاستەقینی سامادهی زۆر ساکارە. ئەو نەجیانەبەوەیە کە هەمیشە زمان لە ئاسیدا دەستەوەستانە، کە خۆی بە زگماکی دوانەییە. یەک ئاگای بنچینەیی هەیە کە وەک دنیای خۆی بێدار دەکاتەوە، بەڵام بەهۆی چینەکانی زەهنەوە لێڵ و دژوار دەبێت. وەک خۆر کە لە پشت هەورەوە شاردراوەتەوە، کاتێک کە هەر توێژاڵێکی زەهن لا دەدرێت، کڕۆکی کەسەکە ئاشکرا دەبێت. هەر توێژاڵێکی زەهن لا ببرێت، خەڵک بە سامادهی جیاواز ناوی دەبات. خەڵک ناو لە ئەزمونە جیاوازەکان دەنێن و ناو بۆ دیاردە جۆرا جۆرەکان دیاری دەکەن.  . 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30. 31. 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. 40. 41. 42. 43. 44. 45. 46. 47. 48. 49. 50. 51. 52. 53. 54. 55. 56. 57. 58. 59. 60. 61. 62. 63. 64. 65. 66. 67. 68. 69. 70. 71. 72. 73. 74. 75. 76. 77. 78. 79. 80. 81. 82. 83. 84. 85. 86. 87. 88. 89. 90. 91. 92. 93. 94. 95. 96. 97. 98. 99. 100. 101. 102. 103. 104. 105. 106. 107. 108. 109. 110. 111. 112. 113. 114. 115. 116. 117.
بەڵام سامادهی ئەوەندە سادە و ساکارە کاتێک پێت دەڵێن چۆن و چۆن پێی دەگەیت ئەوە زەهنت لی تێناگات. لە ڕاستیدا سامادهی ئاڵۆز یا سادە نییە، تەنها زەهنە وای لێ دەکات کە زەهن نەما کێشەیەک نامێنێت، چونکە زەهن دەبێت بوەستێنێت بۆ گەیشتن پێی، کە ئەوەش ڕوودانی زۆر قورسە. پوختەترین وانەی سامادهی لەم دەستەواژەیەدا خۆی دەبینێتەوە کە دەڵێ ئۆقرە بگرە و بزانە. چۆن دەتوانین وشە وێنەکان بەکاربهێنین بۆ ئاماژەدان بە ئۆقرەگری؟ چۆن دەتوانین مانای بێدەنگی بە دەنگەدەنگ بگەێنین؟ لە جیاتی قسەکردن لەبارەی سامادهی وەک چەمکێکی زەهنی و ڕۆشنبیری، ئەم فیلمە بانگێکی ڕیشەیە بۆ هیچ نەکردن، بانگێکە بۆ مێدیتەیشن، بۆ خامۆشی ناوەکی، نوێژێکی بێدەنگە و بانگێکە بۆ وەستاندن. کە بەهۆی زەهنە نەفسیە نەخۆشیەکەوە هان دەدرێت. جێگیر بە و بزانە. کەس ناتوانێت پێت بڵێت چی لەم جێگیریەوە پەیدا دەبێت. بانگێکە بۆ کردار لە دڵێکی ڕۆحانیەوە. وەک یادخستنەوەی شتێکی دێرینە، ڕۆح بێدار دەبێتەوە و خۆی بیر دەکەوێتەوە، وەک گەشتیارێکی خەوتوو بووە، بەڵام ئێستا بە بەتاڵایی بێدار دەبێتەوە و خۆی لە شتەکاندا بەدی دەکات. ناتوانیت وێنەی سامادهی بکەیت بەو زەهنە سنوورداری ئیگۆییەوە، هەروەک چۆن ناتوانێت وەسفی ڕنگ بکەیت بۆ کەسێکی نابینا. زەهنت ناتوانێت ئەوە بزانێت، زەهن ناتوانێت بەرهەمی بهێنێت. بۆ پەیبردن بە سامادهی دەبێت ڕێگەی جیاواز ببینیت، نەک بۆ ئەوەی شتەکان یەکجا بکەیتەوە، بەڵکو بۆ ئەوەی پێی بە بینەرەکە ببیت. قەشە فرانسیس ئەسیسی دەڵێت ئەوەی بە دوایدا دەگەڕێت هەر ئەوەیە کە تەماشا دەکات. هەر جارێک مانگت بینی ئیتر دەتوانیت تیشکدانەوەکی بناسیتەوە. خودی ڕاستەقینە هەمیشە هەیە، لە هەموو شتێکدایە، بەڵام تۆ پێیت بە ئامادەبوونی نەبردووە. کاتێک خۆت وەک خودی ڕاستەقینە دەناسیتەوە و تێیداش دەژیت لە سەرووی زەهن و هەستەکانەوە، ڕێ تێدەچێت ئەزموونی سەرسامکەرت هەبێت لە زۆربەی شتە دنیایەکاندا. ئێمە دەبینە خودی شتە سەرسامیەکە. هەوڵ مەدە ئازاد بیت لە ئارەزوەکان، چونکە ویستی ئازادبوون لە ئارەزوەکان بۆ خۆی ئارەزوویەکە. ناتوانیت جێگیر بیت چونکە هەوڵی جێگیربوون جوڵەیە. درک بە جێگیری بکە کە هەمیشە هەیە و پێشوەخت ئامادەیە. ببە بە جێگیریەکە و بزانە. کاتێک هەموو هەڵبژاردن و ناوکۆکیەک واز لێدێنیت سەرچاوەکە دەردەکەوێت، بەڵام تەنانەت بە سەرچاوەکەشەوە وابەستە مەبە. ڕاستیە مەزنیەکە تاو نەیەکە و نەدووە.
ڕامانە مەهاشی دەڵێت خود تەنهایەکە. ئەگەر سنووردار بیت ئەوە ئیگۆیە، ئەگەر بێسنوور بێت ئەوە ناکۆتایە و ڕاستیە مەزنەکەیە. ئەگەر باوەڕ بکەیت کەچی وتراوە ئەوە لە دەستت داوە، ئەگەر باوەڕشی پێنەکەیت هەر لە دەستت داوە. باوەڕ و بێباوەڕی لە هەمان ئاستی زەهندا ئیش دەکەن. ئەو دوانە پێویستیان بە زانیاریە، بەڵام گەر بچیتە ناو لێکۆڵینەوەی خۆتەوە هەموو بوار و لایەنێکی بوونت تاقی بکەیتەوە، بگەڕێ بە دوای ئەوەی کێیە کە پشکنینەکە دەکات. ئەگەر بە پێی ئەم بنەمایە بژیت کە دەڵێت ویستی من نییە بەڵکو ویستی باڵاترینە کار دەکات. ئەگەر نیازت هەیە گەشت بکەیت بۆ سەر و هەموو ئەو شتانی کە دەیانزانیت، ئەوە لەوانەیە دەرگی ئەو شتانە بکەیت کە هەوڵ دەدەم بیان لێم. تەنها ئەو کاتە خۆت تامی دەکەیت، تامی ڕازە کاریگەرە قوڵەکە و جوانی بوون و بەسادەی دەکەیت. ئەگەرێکی تر بۆ ژیان هەیە، شتێکی پیرۆز هەیە، شتێکی ناڕوون هەیە کە دەتوانرێت لە قوڵاییە جێگیرەکانی بوونت بدۆزرێتەوە، لەو دی و چەمکەکانەوە، لەو دی دۆگماکانەوە، لەو دی و چالاکی و پەسەندکردنەکانەوە. بەڕێوە ڕسم و مەشق و تەکنیکەکان بەدەست نایەت. هیچ چۆنایەتیەک نییە بۆ بەدەستهێنانی، سیستەمێک نییە، ڕێگەیەک نییە بۆ ڕێگاکە. هەر وەک لە زێنداوا دەڵێن دۆزینەوەی ڕوخسارە ڕەسانەکەیە کە لە پێش لە داهی بوونت هەبووە. ئەمە مانای ئەوە نییە شتی زیاتر بۆ خۆت زیاد بکەیت. ئەمە بوونە بە ڕووناکی خۆت، ڕووناکێک کە وەهمی خود لا دەبات. ژیان هەمیشە پڕکار دەبێت، دڵ بەردەوام بێ ئارام دەبێت تاوەکو دەگاتە ئارامی و پشوو لەو ڕازۆنهێنیە کە لەسەر و ناو شێوەیە. Swaha, Swaha.